تمش طبعا لا بستوها جياريا لا بستوها جياري بستار جولو توار اسيستيا لا تشامبيونز ليج خاوني 15 جولا لقال لي اسيست ليازدي ياري باشا ما بين فينيسيوس كاتو دالي فينيسيوس كيشنيا امبابي باقصب كم يقدر خطوا فينيسيوس جونيور سيسي ياري كدوا لا خول اسباني كاتوار ياري لا امبابي زياترا خاوني 15 جولا 15 جولا چه 24 جولا چه لا چمپیۆنز لیگ چواردە یاری کرۆ ڤینیسیۆس لە هەموو یاریەکان ئامادە بووە ئیمباپێ بۆی پێکان و هەندێک یاری ئامادە نەبووە خاوەنی 5 گۆڵە باشە جیاوازەکەی یەکجار زۆرە یعنی باشە من تێناگەم لەوەی بۆچی کێشەکان هەموو دەخەنە سەر ئیمباپێ باشە بۆ ناڵێن ڤینیسیۆس ئەگە مەجام دێت خۆبان نەقسە بکەم ڤینیسیۆس لەکوێ بوو کاک لەیس کاتێک لە قۆناغی کۆمەڵەکان لە کۆمەڵەکانی چمپیۆنز لیگ کاتێک ڕیامەتی بەناو مانچستەر 2-1 دۆڕا ڤینیسیۆس لەکوێ بوو پێم بڵێ ڤینیسیۆس لەکوێ بوو لە بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید لە شای ئیسپانیا کاتێک 2-1 دۆڕان لە سوپەر ڤینیسیۆس لەکوێ بوو لەگە ئەلباستی ڤینیسیۆس بە پێکاتی سەرەکی یاری دەکرد 3-2 بەرامبەر ئەلباستی دۆڕان ڤینیسیۆس دەمێ بزانم ئەو کات لەکوێ بوو لە تۆ دەپرسم لەکوێ بوو